زۆربەی ئەوانەی لە دوور و نزیکەوە ئازاد مستەفایان ناسی بێت شایەتی لەسەر مرۆڤ دۆستی کوردپەروەری و نیشتیمانپەروەری و پیاوە دەدەن. ئازاد مستەفا هەمیشە بە هاوبیرەکانی دەگوت ئەگەر لە نێوان خۆت و پاسۆکدا هەڵبژێریت ئەوە پاسۆک هەڵبژێرە، بەڵام ئەگەر لە نێوان کورد و پاسۆکدا هەڵبژێریت ئەوە بێگومان دەبێت کوردبوون هەڵبژێریت. تاقانەی 6 خوشک و دایک و باوکی بوو، بەڵام دەیویست لە ڕێگای بیر و باوەڕەکەیەوە ببێتە پشت و پەنای 40 ملیۆن مرۆڤ. دەیویست نەخشەی ڕۆژهەڵاتی نێوەڕاست لە تووکوت کات و سەر لە نوێ بە نەخشەی کوردستانەوە دروستی بکاتەوە. لەسەر دەسی ئایلەی ئەوان و شەید ئازاد خوێندەواری و قوتابخانە لەو دێی ئێمەیە هەبووە، ئەو دەیەکە پێگوترێ دەی شیلەخان. کاک ئازاد مناڵێکی زۆر زۆر ڕەحسوک بوو، زۆر زۆر یعنی حەزی بە مجاملەی خەڵکە کرد، حەزی بە یارمەتی خەڵکە کرد. ئێمە وەکو پورزامە پورزان نییە، ئێمە وەک ڕەفیق وا بووین. دایک و باوکی زۆران خۆشەویست بۆ ئەفریقا هەر بۆ ماڵی ئێمە کوڕێکی خەڵکی دێکەوتی با بچین بۆ قەسەر، مەنتیقەیەکە لە خوار سەری ڕەشەوە باخێکە هەناری لێیە. چوین و نەخت هێنارمان خوارد هاتنەوە. کاکە ئازاد دەستی برد بۆ هەنارێک، هەنارەکە زۆر گەورە بوو، ماریشی لەسەر بوو. ماریش لەسەر بوو، هاواری کرد و مارەوتم دەنگمەکە. هاتی ناوتم کاکە قسە نەکەی، برا گەورەکانم لە منێن، چونکە ئەویان زۆر خۆشەویست. ئەو تاقانەش بوو شتێکی لێبێ پورم ماڵوێرانە بێ. وتم قسە نەکەی، وتی نە، هەرەوە نەم خۆش گەشتەوە ماڵەوە بە براکانمێ و کاکە ئەو وتی کاکە وەڵا خەریو مارێ پێوە وەرەوە نەی وای وە باوەڕێ بێ برا گەورەکەم مامۆستابرای میناوە ئەمنی لیاوم. ئازاد مستەفا لە ساڵی 1948 لە گوندی بارزان چاوی بە دنیا هەڵهێنا کە ئەو کات باوکی لەوێ پۆلیس بوو. بە حکمیەوەی لە سەردەمی خۆیان باوکی بۆتە پۆلیس، سەرەتای پۆلیسی لە دێگە بەدەست پێکردو، دواتر هاتۆتە ناوچەکانی تر و دواتر نەقل بووە بۆ منتقەی بەرزان. شەید ئازاد لە منتقەی بەرزان لەوێ شێخ ئەحمەدی بەرزان خانوویەکی داوە بە مام مستەفای باوکی، لەو خانووی ئەوانە لەدایک بووە. ژیانی منداڵی و گەنجێتی وەکو زۆر لە منداڵانی کورد بە هەژاری و نەداری لە سلێمانی بەڕێکرد و بەهۆی پیشەکەی باوکیەوە ئاشنایەتی لەگەڵ زۆر دەڤەلی کوردستاندا پەیدا کرد. ڕەنگە هەر ئەوەش بوو بێتە هۆی تەقینەوەیەکی فکری و پاشانیش ڕەتکردنەوەی ئەوەی لە ئەدەبیاتی کاژیک و پاسۆکدا پێی دەگوترا دەسەڵاتی داگیرکەری. شیعاراتی پاسۆک نووسرا بوو کوردستان تەنها مڵکی کوردە و پێشەوەی هەشتێ بین دەبێ کورد بین و لە ژیان و سابوو پاسۆک بوو. یەکەم جار لێو هەستم کرد ئەو شیعارەتانە شیعاری حیزبەکەی ئێمەینی پاسۆکەینی باوکمە. تر پاشان دوایتر یادگاریم لەگەڵ باوکم بەڕاستی زۆر زۆر کەمە. ئەو چەند جارێک کاچین بۆ شاق بۆ لای بۆ سووریان بۆ نۆکان بۆ ئەو شوێنانە بەڕاستی شی لەمار با بڵێن لەو شوێنانە پێشمەرگە بۆ چوین بۆ لای یادگاری خۆش و ناخۆشمان زۆری لەگەڵی هەیە. ئازاد مستەفا ماوەیەک دەبێتە ئەندامی باڵی مەکتەبی سیاسی پارتی کە ئەو کات بە جەلالی ناسرا بوو. اینجا خۆی لە کۆمەڵەی ئازادی و یەکسانی و ژیانەوەی کورد کاژیکدا دەبینێتەوە و دەچێتە ڕیزی شۆڕشی ئەیلولەوە. بە ناوی چاوێک لە ڕۆژنامەی برایەتی ئەو کاتەدا دەنووسێت و اینجاش کە دەبێتە سکرتێری پاسۆک وەکو سەرنووسەری ڕۆژنامەی سربەخۆیی ئۆرگانی پاسۆک و سەرنووسەری ئاڵای سووری کوردایەتی ئۆرگانی هێزی پێشمەرگەی پاسۆک مل دەنێتە بەرکاری ڕۆژنامەگەری شاخ. کاڵۆزا و پورزا بووین ئێتە وەختەی بەدا هەموو دەستوریە باوکی هاتە پێشەوانێ و ئێتە باوکیش پشکۆزای خۆی بوو. ئێتە زۆریشی خۆشەویست باوکم. ئێتە ئەو بووین بە هاوسەر یەکتری و دە زەمانێکی خۆشیان بۆ کردین و تاقە کوڕ بوو شایەکیان بۆ کردین شەو ڕۆژە تەقەی دەوڵ و زوڕ نابووم. قەت لە ژیان هێشتی سیاسەتی نێناوەتە ماڵەوە، نە لە لای ئێمە نە لە لای دایک و خوشکی نە لە لای باوکی. ئەوە شتێکی خۆی بوو، بەڵام ئەمزانی تەنزیمە ئەی تەبعەن ئەمزانی تەنزیمە ئەڕۆی دەبیان ئەگەر هاوین وایە ڕۆی تا درەنگانێک نەهاتەوە جایە 12 شەوە هاتەوە جارێ 2 شەوە هاتەوە زۆری لاگ بووم قاچی قولی تەپ و تۆزایی سەر و ملی بە پانتۆڵەکەی ئەوارە هات دەمەوە ڕوو ئەکەوت.
کاتێک شۆڕشی ئەیلول هەرس دێنێ ئازاد مستەفا و چەند هاوبیرێکی بۆ بەرپەرشدانەوەی هەرس و دوای ئەوەی کە کاری کاژی لە کۆنفرانسی نەغەدەدا سڕ کرا لە 11 ئەیلولی 1975 لە شاری کەرکووک پارتێکی نەتەوەیی دادەمەزرێنن کە بە پارتی سۆسیالیستی کورد پاسۆک نێوبانجی دەرکرد کە کوردستانێکی ئازاد و گەلێکی یەکسان دروشمی بوو. پێشمەرگەکانی پاسۆک چیاکانی سوورێن و شوێنێ و پیرەمەگرون و قەندیل دەکەنە پشت و پەنای خۆیان. لە ساڵەکانی 1970 لەگەڵ شەهید ئازاد مستەفا لەم نەخۆشخانەیە بووین. شەهید ئازاد مستەفا لەم بینایە بوو لە بەشی تاقیگا لە دوو ڕێکخراوی جیاوازە بووین بە ناوی پاسۆک و بە ناوی کۆمەڵە، بەڵامەکو ئێمە خاڵی مشتەرەکمان هەبوو لە بین لە نێوانی هەردووکمانە. ئەو خاڵە مشتەرەکانە وای لێکردبوون کە زیاتر لە یەک نزیک بینەوە. کاتژمێر دەوری نووا بوو و هازان ڕەش بگیرەکە لە 80 دەستی پێکرد و بانکران بۆ ئیدارە لە ئیدارە لەوێ دەور و پشتی تاقیگەی گشتی گیرا بوو بە قوات خاسە و منیان بان کرد و ئەمجارە وتیان چەند پرسیارێکمان هەیە کە هاتمە دەرەوە بە هەمان شێوە دەوری خەستەخانەی تعلیمی بە ئیستیخبارات و بە ئەمن تەنرا بوو. هەنێ چاوەڕێمان کرد دوای ئێستا سەیرم کرد کە شەهید ئازاد مستەفایان بە پیکابێکی شۆفرلێت هێنا هەر لە بەردەم تاقیگەی گشتیە منیشان سەرخست. من و ئازاد مستەفا هەردووکمان بە یەک سیارەی شۆفرلێتی خاسە هی ئیستیخبارات بوو سەریان خستین لە دواوە بەرەو پشت یەکدایان ناین. لە داڕانەکە گوێم بێ بوو تیۆڵا محەممەد گیراوە شتم ئەیە ڕۆ گیراوە وتان ئەرەوەڵا ئەوتە ماڕمیێرانە بە بدەمێەوە قازانی مەگیریە ئێتر هۆشی ئەوەم نەمشتم بە قوربانتان لە دەورتان کەڕم کەس هاوار نەکا کەس نەزریکێنە ئازاد ڕۆشتۆ هیچ بەیان وشتی پێ نەبووە. ئەمزانی بەیانەکان لە ماڵەوەی بەیانەکانی لەکوێ شاردۆتەوانە لەژێر تەلەڤیزۆن نابوو ناو کتێب وشتا بوو هەمووی دانابوو ئەی شاردەوانە ئازا خۆم دەوەختا خوا غیرەتێکی زۆری یامیە ئازا نەچوومەوە بڵم لە خۆم بەم و بگریم و ئەمانە ئازا کەوتمە بەیان و هەموو شتێک هەوەی سووتان و ئەوی عیبنەوەکردم بە زێرا بە لەوە شادایکم ها هەچی کتێبەکانی هەبوو هینی سیاسی بوو هەمووی زۆر بوو هەمووی بردی یای بە کۆر یا بردی بۆ ماری خۆیان. پاسۆک پارتێکی جەماوەر و خەبارەک بچوو بوو لە ڕووی داراییەوە هەژار بوو، بەڵام زۆر لەوانەی مێژووی سیاسی ئەو سەردەمایان نووسیوەتەوە دەڵێن پارتێکی خاوەن کاریگەری فیکری بوو بە هەموو شێوەیەک بۆ لێدانی دەوڵەتێکی داگیرکەری کوردستان هاوکاری دەوڵەتێکی دیکەی نەکرد. هەروەها لەو ڕۆژگارەدا ئاڵای کوردستانیان بەرز دەکردەوە. دوای نسکۆی ساڵی 75 و ئەمانە کاژیک و ئەو ڕێکخراوە نەتەوەیانە کەم بوونەوە تۆزێ دەوریان کەم بووە. شەهید ئازاد هات لەگەڵ چەند برادێکترا کە من ناسم بەداخەوە پاسۆشیان دروست کرد. لە شۆڕشی نوێ شا پاسۆگەمەوە کورتیکەمەوە لە دروستبوونەوەی سەرەتای دروستبوونەوەی شۆڕشی نوێیە پاسۆک دەوری خۆی هەبووە. تەبعاً شەهید ئازاد گیراوە و سجن کراوە ئەمانە، بەڵام پاسۆک لەو فترەیە لە 77 من مەفرەزیانم بینیوە لە منتقەکانی شارباژێڕ و قەندیل و پشدەر و ئەم ناوانە لەگەڵ یەکێتی نیشتیمانیە ئەوان بینی و من پێشمەرگیان هەبووە کاک جەلال حوسێن جەلالی حاجی حوسێن ئەو یەکەم مەفرەزەی پاسۆک بوو. ڕۆژێکیان وتم وەڵی من شعرێکم بۆ هاتووە لە هەیئەی کەرکووک، شعرێکم بۆ هاتووە نازانم چی لێ بکەم چی لێ نەکەم نە کاغەزێ نە قەڵەم هەیە. شەهید ئازاد و دکتۆر ساجید وتیان بیخەرە ناو ئەو تەنەکەی خۆڵەوە فریامان ناکەوێ. ئەوە یەکێک لەو نوکتانە کە ئێمە لەو بەسەرمان هاتووە. ئەمیس شتێکی پێ بڵێم وانە تر هەستی ئەکرد ینی منی باش خوێن بوانێ زەردەی کردوتی خالی ئەتەوێ شتێکم پێ بڵێ پێم بڵێ ئاسای وتم وڵی کاگازات حەزم لە کچێکە توانای نووسینمی ئەکرێ نامەیەکمەوە بنووسی وتی باشە ینی تەنانەت ینی ئەوەندە وەکو هاوڕێک تەعاملمانە کرد ئەو وەکو سکرتێری حیزبێک تەعاملی نەئەکرد لەگەڵ ئێمە وتی باشە بەسەر چاونامەیەکی
نامێکی دەڵاری بۆ نووسیمان کە نامەکەم خوێنەوە جاوتم وڵ بیان بە هەست کەسی حەزم لێ ئەکاتەوەوانە وتی کاری خۆی کرد تۆڵا کاگازات بۆ هەچ کارێکی سەربازی ئەتوانم بیکەم ئەنجامی بەم بەڵام بۆ ئەوانە ئەو غیرەتەم نییە. هەرچەندە ئازاد مستەفا پێشمەرگەیەکی گیرفان بەتاڵ و هەتا و گەستە و سەرمابەردەڵە بوو، بەڵام سەرکردەیەکی شێردڵ، نووسەرێکی بەورە، ئاوەسقوڵ، مرۆڤ دۆست و تاوەکو سەر ئێسقانیش کوردستانی و کورتپەروەر بوو. ئەم شوێنی کەسەی مەلەی وەستاوین ئەم بینایە کۆن ئیستیخباراتی سلێمانی بوو. ئێمە دوایسا کە هێناینان بە شۆفرلێتەکە کرد لە پشتەوە لە دەرگای پشتەوەی ئەم بینایە ئێمەیان کرد بە ئیستیخباراتە. ئیستیخباراتی سلێمانی چونکم لە لایری ئەوانەوە ئێمە گیرا بووین. ئیستیخباراتی سلێمانی پێم برێتی بوو لە چەند ژوورێک، ئەو چەند ژوورە ژووری تاکە کەسی بوو، هەموو ژوورێک حەبلێکی تیا بوو بۆ هەڵواسین و بۆ تەعزیبان. ئەوانەی کە خۆم بینیم کە بۆ شەید ئازاد مستەفا فەلاقەکردن بینی، هەڵواسینم بینی، لە هەڵواسین و فەلاقەکردن ئیهانەکردن، جنێوان قسەکردن و شایەتەکانیش. ئازاد مستەفا یەکێک بوو لەوانەی کە شایەتەکان بەسەرێەوە بوو و زۆر لەوانەیەشی کە لێرە بوون زوربەی زۆریان شاید بەسەریانەوە بوو کە ئەوانە مناقەشیان کردووە، کە ئەوانە بڵاوکراویان وەرگرتووە، کە ئەوانە گومانی ئەویان لێکرێت لە تەنزیمێکە ئیش کرێت. لە 6 مانگەوە پێشەوە مداولاتی بەرەی کوردستانی هاتوتە پێشەوە و فکرەکە کە فکرە بەڕاستی تەقبول کرد، بەڵام بەڕاستی پێتاو نییە لێ خۆڕادەشتە یەک کۆمەڵ مەشاکلی پێش. ئێمە بزانین بەری کوردستانی کە بەو شێوەیە خۆی زەق بکاتەوە بەڕاستەوە هەموو لایەنەکانی دنیاوەی مەصالحی لە منطقەکەدا خەڵک لەمێنێت. منظومنی هەست سۆڤێت، منظومنی ها حرەکەی تەحەڕوری عەربی، منظومنی ها سووریا. طبعا ئێمە باسی دۆست دەکەین وإلا ئەوانەی چاوەڕوانی وەستایەتیان لێ ئەکرێت، ئەوانەی مەوزوعیەن دۆستن، ئیمڕۆڵانەی فعلیەن دۆست نەبن، عەمەلیەن دۆست نەبن، بەڵام مەوزوعیەن دۆستن، ئەکرێت بخێن بە دۆست. مستەمر فترەیەک هاموشۆی بوو لەو بینەیە بۆ پێکێنان و لەحیمکردنەوەی بەرەی کوردستانی بەرەیەکی سەرانسەری. پەیوەندەکان لەگەڵ باوکمە زۆر جار نامە بوو، ساڵی جارێک نامەیەک لە باوکمەوە هات لە ڕێی تەنزیماتەوە، یاخو زۆر جار باڵێن بە ساڵ و نیوێ جارە بە 2 ساڵ جارێکە چوین سەردارمانە کرد لە شاخی سوورێن لە بانە شار لەوێ ئەشکەوتێک بوو لەوێ چوین بۆ لایەن یادگارێکی خۆش بوو لە دوای 2 ساڵ تۆ باوکت ببینیتەوە بەڕاستی بۆ ئێمە بە 2 ساڵ جارێ بە 3 ساڵ جارێکەوە باوکمانە بینی خۆش بوو. هەمیشەش قەدەم لەبیر ناچێت کاچوین بۆ لای باوکم فڵاشی کۆفیانەیە نافی شەکمانە تەقان یادگارێکی خۆش بوو، یادگارانە لەبیر ناچنەوە. ڕۆشتین بۆ ئابووغرێب، ڕۆشتین ئیتر بەو دەردەستەری ئەمە چوینەتە ژوور و قەڵەباڵغی و هۆستەیە و ئیتر ئەمانە سلەی هاوین بوو. شارەزان نەبووم بۆی کوێ بچم ئەڕۆمە سوڕم لا کەزان دوای منەوەرە ئازاد دەڵێەوە کوا لە علیتان بۆ نێنە ئەوی وەڵا لە علیمانە ناوە نازان چیمان لێ کردووە. میژە گەڕان بە قاوشەکان نەمەزان ستێکەمێکی دەستیان لە شانم سێرم کرد ستێکم ئازاد بتی مەوەست چییە و تی نامناسیتم نەجا نەمەناستی ئاوسا بوو پشتیم هەڵایە باوتم زانم چۆن تەعزیبیان ناستێم کرد ئەنە بگین و شوێن ئاگریم دی بە پشتی و زۆر نەیە سەیریکەم دیت خوابانێ دایکم نەیبینێت وتی وەڵا پێ بڕێم هەچەنێکم نەیویست بێڵێت لە دەمی خۆیەوە ئەزانی زۆر بێتاقەتە بووم. 5 مناڵم هەبوو ڕە گەورەکەم 7 ساڵ بوو ئەم بێستونم زۆر زەحمەت بوو بۆ من. وەڵا منی ژتم وەڵا 10 ساڵ حکومدا وتم لە خوا بە زیاوی ئازادیان بە ساقە بمتم وەخوا پێچی مێزەرێکە کچێتی بە ساقی و غیرەتە بووم ئەخوا وتومە ئێستا لە علی دنیا لە ئاخرە بێ نەدڵخۆ لەبەری وتم با خەفەر نەخوا تازە شتەکە ڕوویا و گیرا و ئیتر دەردەستەرێکی دنیا بەدەست 5 مناڵەوە و بێ مادە و بێ هیچ و بێ خان و زۆر بۆ من زەحمەت بوو. پێ هەچۆنێ ڕۆی 3 ساڵ و 7 مانگ لە سیزنا بوو. هەیئەی کەرکووک سەر بە هەمان شت محکەمەیەکی خاصی تیا بوو، محکەمەیەکی خاصی تیا بوو بۆ کوردەکان لەوێ لە بردینانە خانی زوباتەکان بوون هەمووی ژوور بوو سجن بوو. شەید ئازاد من و شەید ئازاد مستەفا و شەید ئازادی مەلا و دکتۆر ساجید و مەجموعەیە برادەری تر ئەمانە کەوتینە ژوورێکەوە. یەکێک لەو شتانەی ئازاد مستەفا زۆر معجب بوو پێوەی زۆر جاریش باسی ئەکرد معجب بوو بە توانا و پاڵەوانێتی ئازادی مەلاوە.
هەموو جارێ ئەوی هیشام ئەم ئازادی مەلایە ئەمە لە دارە لە بەردە لە پۆڵایە معجب بوو بەوە تاوەکو بەریش بووین یەکێک بوو لەوانەی کە لەگەڵ ئازادی مەلا علاقەیەکی زۆر بە قووەتی هەبوو پاشخانێکی سەقافی و ئەدەبی باشی خۆی هەبوو شارەزاییەکی باشی هەبوو لە مەسائلە ئەدەبیەکانە لە مەسائلە سیاسیەکانە لە مەسائلە فکرەکان. ئازاد مستەفا لە بیرەوەریەکانیدا لەبارەی ئەو ڕۆژەی چووە بۆ شاخ دەنووسێت کە بەرەو گوندی شوێنێ دەچوین کاک فەرهاد بە فسکا پێی وتم با هەر یەکێکمان ناوێت لە خۆمان بنین و بەو ناوەوە بانگمان بکەن. گوتم باشە. لەو چرکە ساتەدا لە خۆوە ناوی ئازادمە بیرداهات. هەرچەندە ناوی حیزبیم عەلی بوو کۆڵێک دڵم بەو ناوە خۆش بوو. کێ دەڵێت لەو کاتەدا هاتنی ناوی ئازاد لەژێر تین و تاوی ئەعجابم بە شەهید ئازادی مەلا محەممەد کە من بە پاڵەوانی موعجیزەی هەیئەی کەرکوشی دەزانم و لە کاتی گرتنمدا پێکەوە بووین. کە سەردانم کرد و کاتە لە سەرکردایەتی پاسۆک لە چنارۆک بوو لە بناری سوورێن لەوێ بە ڕەحمەت بێ کاک ئازادم بینی شەو هات بۆ لامان وەکو میوانداری لێکردین زۆر قسەی بۆ کردینەوانە کە باسی کوردایەتی و بیری نەتەوایەتی و پاسۆشی بۆ کردین بەڕاستی تەئسیرێکی زۆری لەسەرکردن هەر ئەو بیرۆکەی کاک ئازاد دروستکردنی قوتابخانەیەک و وەکو بڵێن پەیمانگایەکی نەتەوەی بێ کە چەند جیلێکی دوای خۆی پەروەردە بکات یعنی خەڵک گۆش بکە بە کوردایەتی و بیری نەتەوایەتی یعنی تەنانەت هەندێک جار من ئەموت ئێمە لە ڕێخستنە زۆر چالاکین و خەڵکانێکی زۆر هاتوونەتە ناو ڕێخستنەوانێ و پەیوەندیان بە پاسۆکەوە کردو ئەی ئێوە بۆ هێزی چەکدار زیان نابێ ئەی بیرۆکەی دروستبوونی پاسۆک دروستبوونی هێزی چەکدار نییە. ئازاد مستەفا ئەو نەخۆشیە دووچاری بوو بەداخی گدانەوە من چەند نووسینێکیم هەیە یعنی ئەگەر بمایە یعنی ئەبوو بە ساتە حەسی کورد مەرگ یارمەتینە ئەبوو بە ساتە حەسی کورد چۆن فێختە ڕەمزی ئەڵمانیا دوای ژیانێکی سەختی پێشمەرگایەتی کە هەموو ژیانی خۆی و خێزانەکەی بۆ کردە قوربانی بەڵام نەخۆشی شێرپەنجە چنگیان لە جەستەی ئەو پیاوە گیر کرد و ناچار بوو بۆ دوایینجار بۆنی خاچی کوردستان بکات و ڕوو لە هەندەران بکات. لە 19 سێی 1970 لە وڵاتی سوێد بە حەسرەتی کوردستانێکی ئازاد و یەکسانەوە دڵی لە لێدان کەوت. بمبورە جانەکەم پیاو بە وەسێت نامرێت و بە کورتی ئەمە وەسێتی منە. ئاگداری منداڵەکان بە تۆ لە باتی منیش بەسەریاندا ڕادەگەیت و هەر منداڵێ لە بیست و خواستە دەربچێ لە گۆڕدا لی تەبرێ دەبم و دەبێ بە هەمووانیان لە خزمەت تابن. تخوا فێری ڕەوشتی بەرز و چاکە و پیاوەتی و لەسەر و هەمیانەوە فێری کوردایەتی و خۆشەویستی کورد و کوردستانیان بکە. بەڵام چ ڕێبازێ بۆ ئەو خزمەتە هەڵدەبژێرن ئەوان ئازادن هەرچەند حەز دەکەم هەر پاسۆک بن. ئەم لاولاتان ماچ دەکەم و خوا عمری درێژی منیش بە ئێوە ببەخشێت و خوا بە میهرەبانی خۆی ئاگادارتان بێت. خوا حافیز. هاوسەری دڵسۆزت ئازاد. تەرمی ئازاد مستەفا لەلایەن هاوبیرەکانیەوە هێنرایەوە بۆ باشووری کوردستان و لە گوندی زەڵێ نێژرا. لە دوای ڕاپەڕینی ساڵی 1991 لە ژێر سێبەری ئەو ئاڵایی کە خولیای بوو بە ئازادی بشەکێتەوە لە گۆڕستانی گردی سەیوان بە خاکسپێردرا. سپاسی کەناڵەکەتانەکەم کە دڵسۆزانە بە دوای خەڵکی دڵسۆز ئاگەڕێن بە دوای خەڵکی تێکۆشەر و ماندوو بە دوای خەڵکێک وەک جوندی مەچول ئەمڕۆ تۆزێ ونن بەداخەوە بەهۆی شەیدبوونیانەوە بەهۆی نەمانیانەوە بەڵام عقلێتەکەیان عقلێتێکی موئەسیر بووە لەسەر خەڵکێکی زۆری کورد ئێستاشی لەگەڵا بێ زۆر ئەحفادی ئەو عقلێتە ماون. تەمەن پاسۆکم قابلە خۆتەوە خەڵەت پیاوێکی وای هەبێت و قەیت چۆن ڕاهەتان بردم چام لەو دەرگاوانە ئەو ڕێبازەی ئەوە ئەیوانە چۆن بەڵام ئەو خۆی ئەوە نەبووتە مناڵەکان خۆیان کوێتان خۆیان پێخۆشە و کوێیان پێ باشە
ئەگە پاسێکی تون باش بری خوینات آزادی خلال داگیر کرنما شادی بو مهاد داگیر کرنما